من نام أبو بكر حسن حما علية كارمەندی هاتوچۆم خاوەنی بڕوانامەی ماسترم لە یاسا بەپێویستم زانی کە پەرتووکێک بنووسم بۆ بواری هاتوچۆ لەبەرەوەی چەندی ساڵ ئەزمون و خیبرەمان هەیە لە بواری هاتوچۆ کە بەداخەوە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژانە ئەبیسین ئازیزانمان لەدەست ئەدەین کەمەش کە ڕووداوەکانی هاتوچۆ زیادبوون بەداخەوە بەهۆی زۆربوونی ئۆتۆمبیل و خواستی هاوڵاتیان لەسەر سیستەمەکانی هاتوچۆ لەبەر ئێستا هەموو هاوڵاتیەک پێویستی بە سیستەمی هاتوچۆ هەیە یعنی ئەمە نەزەرەیەکی ئەکاڵێن تەنها شۆفێران پابند بە سیستەمی هاتوچۆ بەڵام پێویستە هەموو کەس پابند بێت هەر لە شۆفێر هەر لە پیادە هەر لە سەرنشین چوار دوجار سیستەمی هاتوچۆ بۆ هەمووانە بەداخەوە ڕووداوەکانی هاتوچۆ هەندێک ڕووداومان هەیە کە مناڵن کە ڕووداوی شێلانن بۆی ئەمە پێویستمان زانی لە پەروەردەوە دەست پێ بکەین بۆیە پەروەردە بکەینە بناغەی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ هەرچەندە بەڕێبەرێتەکانی هاتوچۆ هەموو بەڕێبەرەتانی کە پەیوەستن بە بواری هاتوچۆ معنین بە هاتوچۆ هەمویان کەم تەرخەم نەبوون هەموو هەوڵێک ئەدەین بۆ ئەوەی ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکرێتەوە تاوەکو هاوڵاتیان سەر و ماڵیان سەلامەت بێ بەڵام ئیتر بۆهۆی ئەوە کە خواستێکی زۆر لەسەر ئۆتۆمبیل و بواری هاتوچۆ هەیە ڕاستی ڕووداوەکان لە هەڵکشانە بۆیە بە پێویستمان زانی پەرتووکێکی لەم شێوازە ئامادە بکەین کە ڕاستی ئەرکێکی زۆرمان کێشا لەگەڵ ئەم پەرتووکە ئەم پەرتووکە بەپێی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ نووسراوە بە زۆر سپاسی وەزارەتی پەروەردە ئەخێن کە پێداچوونەوەی کردووە ئەم پەرتووکە ئیشاڵکە هەر خۆشیان پێشەکیان بۆ نووسی وعدا بوو ئیشەڵا بکرێتە مەنهەجەوە و داواکاریشم لە داهاتوە ئیشەڵا سیستەمی هاتوچۆ بکرێتە مەنهەج بکرێتە قوتابخانەکانەوە هەرچەندە ئەمە زۆر سپاسی وەزارەتی پەروەردە ئەخێن کە ساڵانە هەموو قوتابخانەکان هەرێکێ و بەپێی کات و مەجاری جیاوازیان پۆلیسی هاتوچۆ لە قوتابخانەکانە سیمیناری هاتوچۆ ئەڵێتەوە بە شێوازێکی ئەکادیمی بەڵام ڕێی ئێمە وایە کە ئەمە کافی نییە بۆیە پێویستە زیاتر برۆی بە بواری هاتوچۆ بدەین ئەمە یەکەم کتێبە کە لە بواری پەروەردەی هاتوچۆ نووسیمانە پێش لە بواری هاتوچۆ کتێب نووسراوە بەڵام بۆ بواری پەروەردەی مناڵان یەکەم کتێبە کە لە بواری پەروەردەی هاتوچۆ نووسرابێت بە شێوازێکی ئەکادیمی یاسایی. بسم الله الرحمن الرحيم. سپاسی جنابتانە کەم سپاسی ئامادەوەی جنابت و هاوبەشەکان و هاوکارەکانتانەکەین بۆ ئەم کۆڕەوە بۆ ناساندنی ئەم کتێبەی برای بەڕێزم کاگە بەکر. وڵا ئەم جۆرە کۆڕانە زۆر زەڕورن زۆر پێویستن جارێ مەسەلەی یاسای هاتوچۆ کە لەم وڵاتە زۆر پێشەی لەکرێ زۆر ڕێزی ناگیرێ زۆر تەقدیر ناکرێ زۆر خەڵک پابند نییە پێیەوە بۆیە ئێمە لە منتەڵەقی ئەوەی کە ئاەتێکێ لە قورئانی پیرۆزە فەرمێ وەلا تولقوا بئیدیکم إلی التهلوکە خۆتان بەدەستی خۆتان مەخەنە ناڕەحەتیەوە جاری وایە لە هۆی ئەوەی کە ئینسان پابند نییە بە یاسای هاتوچۆ نوقسانی ڕۆکاتە لاشەی ڕۆکاتە دەستی ڕۆکاتە چاوی ڕۆکاتە هەموو ئەندامەکانی وەجاری وایە لەوە خراپتر و لەوە ناشرینتر کە ئەوەیە ژیانی خەڵکی تر ناپارێزی هەم بەرامبەرەکەی هەمووەیشی کە لەگەڵ یایەتی بۆیە ئەمە مەسئولێتێکەیە مەسئولێتێکی فەردیە بەڵای من زۆر بە زەڕوری ئەزانم و زۆر بە پێویستی زانم شەڵا هەر ئێمە مناڵەکانمان لە پۆلی 1 و 2 ئیبتیدایی و فێری ئەم جۆرە کارانە بکردایە و بۆیە هەمومان بە یەکجار پابند بواین بە یاساکانی هاتوچۆ و جا ئەگەر پابند بواین ئەم هەموو کامێرە و ئەم هەموو پێویستیاتە نەنەیەبوو کە لەم ڕۆژە و لەم ساتانە بوو. ڕاستیە ئەم هەوڵی کاگە بەکرد هەوڵێکی جددیە زۆر خۆتان نەزانن ڕووداوەکانی هاتوچۆ لە کوردستانە بە شێوەیەکی گشتی زۆر بوون بەداخەوە کارساتەکان گەورەن و مەترسیەکانیش زۆر گەورەترە لێرەوە پێمان خۆش و بەشداریکەین لەم مەراسیم و بەڵاوکردنەوەی ناساندنی ئەم کتێبەیە هەمان هەوڵێکی تا کەسی جددیە پێمان خۆشە بەڵێ پێشتر ئێمە لە بەڕێوەبەرەتی گشتی پرۆگرامەکان بە شێوەکان
ئەم بابەتان مەخسوس ناو پرۆگرامەکانەوە بەڵام بۆ شێوەی کەوا ئێستا کاوەکر باسی کردو بە شێوەنی هەوڵی جددی ئێدەین لە بەڕێوەتی گشتی پەروەردە بە تایبەتی بۆ باخچەی ساوان و بازی یەکەم و دووەم لە قوتابخانە بنەڕەتەکانە ئەم هێمانێ ئەم پەروەردەی کەوا کاگەوەکر دایناوە بخێنەباری پراکتیک و جێبەجێکی بۆی بتوانین هیچ نەبێ ئەو مناڵانەی بە تایبەتی لەو شوێنانی کە قەرەباڵە خوێن ناو شارە زیاتر سوودی لێ بینین بە مامۆستای تایبەتیان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەپارێزگاوە بتوانین لە ڕێی ئەفسەرانی ئەوانەکەوا زیاتر کۆڵە پسپۆرتن لە بابەتەکە ناوڕێکی پەرتگەلی کاگەوەکر بخێنەباری جێبەجێکردنەوە.